العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشويسكام أتي أخير رمضانيو آیا کریو کسی ایماندار شیطانک وش بسوه، آیا کریو دماو رمضانی برکا سر و شیطانی وزوره وش رزگار کرو جا دسو شیطانی وش پارزنو. ابن القيم رضا و رحمت خواج و نبو فرماو شش بری هن انسان نبری ظاهریه که شیطان اتی شش برو حلمتمونو محاوله کرو انسانی فوتنو. اگر برکیش گلانه کرده و تاو ظالبوملو شیطانی ده فرواردەی فرەواتەی فرە تێکەڵی فرە تەماشەکردەی فرە گۆشگێرتەی فرەوتەی فەرماوە ئیشە بەرێک گەورەی شێطانینێ چەنی بەرێ گولانەی یانێ نەی وەرە چەماتە چونکە مەدخەل فرە گەورن پێسە ئانێنە کە تۆ گەرەک تا بلی مەکتەبێەوە فرە گەورە بەرێوە فرە گەورەش هەن کریانۆ ئەپا شێوازە بەرێڵ هەنێ شش بەرێ دوێ چی بەرە جەگردیشە خەتەرتەرێنێ ئەچی دووە بەرۆ جەبەرەکاتەری گەورەتەر و پانتەرێنێ گرد بەرەکێ پانێ و گەورێنێ شێطان ملۆ شاپۆرە و هەڵمەتە مۆپەی لاشەوتە بەڵام دوێ چی بەرە فرە گەورێنێ سنوورشان نییە. ئەشم ئینسانی موسڵمان کۆنتڕۆڵ و بە تایبەتی ئیدوە بەرەیەکەرۆ ئەگەر بەرەکێ تەرێسش کۆنتڕۆڵ نەکردێ ئیدوەیە بە خاسی کۆنتڕۆڵێکەرۆ ڕەنگە تاوە تا حەدێ فرە دەرەقەت و شێطانی بێ و شێطان بە ڕێژێوە فرە کەم کەرەوە کوڵ کەرەوە نازۆ خەڵەتنۆ نەشوو درێژە نەبەرۆ. یەکەم دانەچا بەرە فرە گەورە بریتیە جە واردەی فرەی. ئێمەی ئیماندار یاسامان هەن و نظاممان هەن قانونمان هەن پەی گرچێویمە ئیجلاتەکە کەرینە وەشەویسی پەنەواتن یەکەم جار لای ڕاستی کەرنە دەسی ڕاست یەکەم جارکردنە دوای دەسی چەپ کە وەژیش بە عەکسو پاڵێەوە بە هەمان چەش پەنەژواتەنی سەر و نانیۆ چێشکەری پەنەژواتەنی یاساش پێی نیانیرە قانونش پێی نیانیرە چەنی موسی چەنی ورمێزی چەنی ملی سەر و ئاوێ یەهودیەکەی واچێنێ سەرەما سوڕمانۆچی محەممەدەیە صلی الله عليه و آله وسلم حتا فێرێشاکەرەوە چەنی بلا سەر و ئاوێ وەشەویست گر نظامش پێ ئێمە نیانەرە نظام و واردەیش پێ ئێمە نیانەرە هەر یۆجە ئێمە کریۆ تەمرینێ فرە گەورەی کەرو ئێمە کێشەوەمە هەن بە عام دایمە ئەجۆما واردیەوەمان نەواردمایەشم قەزاش کەرمەوە کاکە قەزا نییە واردنە تۆ یەرێ ژەمێنانڵ نەوارد خۆدمایی بای چوار ژەمانانڵ پەنە مەوەریۆ هەر ژەمێوە لووە ڕەمەزان ئینەشە فێر کردی. ئێمە ئی تەبیعەتەما هەن گەرەکمانە ئەگەر نان و نیمەڕۆیمان نەوارد وێرەگانە قەرەبوش کردمە پەنێچمە قەرەبوو مەکریۆ تەسەور کەرە ئەگەر جاران تۆ وەڵە ڕەمەزانی نان و نیمەڕۆ وێرەگاڵ وستە بۆ سەروێ فرە گەورە بێن ڕەمەزانە کوڵ بێ بە یەک واردە کریۆ ئینسان جەنگێەوە گەورە چەنی وێشکەرەوە و وێش کۆنتڕۆڵ کەرەوە بابەت و واردێن. ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەت خوا جوانە بوو بە درێژی باس و نظام و واردێش کردن ئینسانی موسڵمان چەنی وەرۆ چێژ وەرۆ چێشکەرۆ چ کاتێوە نەخاسا وەرۆ چ کاتێوە نەخرا بە ئیحیا علومودین بە درێژی باسش کردن. فرە بەرنامە جوانش بە ئینسانی نێنێرە ئەڵ پرسپۆڕێک گەورەی ئینسانیەتیە تاوانش کۆمەڵی یاسی پێی تۆ بنیۆرە فرە گەورە فەرماوە هەرچی وەری ڕێککەرش دوێلتێ لە تێژمە وەرە هەر زیاڵا جەڕاوە لتەکەی تەری چشکەرە 36 بەش گڕوێ بەشش کەم کەرۆ تاوی پا تاکە بەشەیە ژیوی حیاتێ فرە ئەسایی پێسە ئیسەی بەری ڕاوە هیچ تەسیرێجە نەشاط و قووەت و هێز و تۆ مەکرد. فەرماوە یاسێەوە هەنە چنێ مەعیدا حاڵی بی مەژگەڵ ئان نەکریەوە تاوی زیاتر وەرگەری قووەت الفرەتەرە تاوی هەرمانەکەری. تخوا ئینسان ئەگەر تەماشە کەرەوە ئەصحابی پێغەمبەری صلی الله عليه و آله وسلم تطبیق و سونەنا وەشەویسی کەرێنێ چەنی وەشەویسی معیدەکەی شاکەرێنە یەرێ بەشێوە ئەگەر هەر فرە فرەشە واردێ و دەست شاکەوتێ
بە شێوە شواردە لە تێوەشکەرێنێ بە ئاویل لە تێوەی چش پێی هەوای ئازێنەوە ئیگرد و جەنگەیە کەرێنێ و ئیگرد و شمشێرە شانێنێ و حتا هەوێرەگا سەر و ئەسپی و بۆ ڕەمە و شەوێک هەتا بەیانی ڕۆحبانێ شەوێ خەریک و عیبادەت و تاعەت و دینداری بێنێ و تاوێنێت تۆ قووەتڵ هەن خوای هێزێ گەورەشدان بە ئینسانی جەماڵ و ئینسانە ئینا چی هێزە بە قووەتەنە تاوە ئینسان گۆڕانکاری فرە گەورە گەورە جەوێشەنە دروستکەرەوە تاوە تەغییری فرە گەورە دروستکەرەوە تاوە فرە و عادەتەکەش وێرانێکەرەوە ماڕۆشە عادەتی جوانتەری یاگەشانە بنیۆرە وە شەویسەکەم کریۆ ئێمە ئی بەرە گەورە و شێطانی وزمێرە گولانەش کەرمێ و وەرش حتا تاومێ کەمتەر وەرمێ کەمتەر شێطان زەفەرش بنە ئاردن تەنزیم و ژیان و ئێمە ئیگرد و نەوەشیە کافر و بێدینێ ماژمل مارە هۆکارەکەش چێشە گر گێڵۆپە ئی فرەواردەیە و ئێمە ئەگەر ئێمە کەم وەرێ بێمێ حتا ئیسە سەرەتانی و جەنەوەشیە فرە خەتەرناکە ماچە الصوم المنقطع یا التجويع المنقطع خاسترین دوان پێش کە ئینسان نەوەرۆ حتا خاز ئاوراژ بوو اینجا وەرۆ یاسا هەنە کە واردش اینجا ئەنە نەوەرۆ تێر وەرۆ وردە دلێەوە ئاخانە سەرەتانیە ئەوراشا بۆ مرا وردە کەسەکە بەرەو خاسەیمێ و هاکەدا کە خاسترین عیلاج ئارۆنە جیهانە نەجە کیمیایی و خاستر بریتیە تەجویعی مستەمیڕی واتە بەردەوام کەسەکە وش ئاورا کەرۆنە و ئان نەجوەرۆ کە تێرش تەمام پەنە نەوەرۆ دووەم چانیشا کە بەرێوە فرە گەورە شێطانی تەماشەکردەی فرەیە شێطان ئەچی ڕێوە فرە زەرمان بۆون وەشیەکە و لەزەتەکە و مەلەذات و دنیا گردی کاول کەرۆ ملوێرە ئێمە ئینامێ جەنگێ گەورەنە حەضارەتەکەمە ئینا جەنگەنە لایە معنەویان چەنی شێطانی جەنگ کەرمێ لایە چەنی نەفسوێمە کۆنتڕۆڵش کەرمێ لایە چەنی ئیگرد و فکرا تەماشەکردێ گرد و جیهانی هەڵمەتەمەوە پێ ئومەتی ئیسلامی تۆ جوەرانوەر و گردی نەمردانی پێسە کۆڵەکەوە قایمێ پێسە دارێوە فرە جوانی سوورە چنارێ فرە قایمی مردانی وەرانوەر و گردی و ئەشم بەڕاستی گرد و جەنگەکانە هیچ کامشانە نەبوو وێڵدەی دەسو هەر یۆچی جەنگانە کەوتی دڵنیا بە ئومەتی ئیسلامی بەرەو دمامێوە هەر کامینە سەر کەوتی ئومەتی ئیسلامی بەرەو وەڵێ ملۆ وەروانە ئی بەرێ شێطانی دما و ڕەمەزانی ئەشم ئێمە کۆنتڕۆڵ کەرمێ تایبەت بەرەو فرەواردەی و فرە تەماشەکردەی بە تەمامی محاولە کەرمێ جەنگ و جیهاد و ئێمە سەروانەیە چڕ کەرمێوە هەتاوکو کۆنتڕۆڵش کەرمێ و جەفێڵ و تەڵەکە و شێطانی نەجاتما بۆ و وێما تاومێ شەیطانەکە وێما بەسمێ و گیرۆدەش کەرمێ وەرەدەس و تاعات و عیبادەتیمانە خوای گیان جگرد و گناه كاما وجب بزي والمجمل مارا عفو ما كره يا رب العالمين طاعة عبادته إيمان مبارك ما كان قبول كره يا رب العالمين وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته ولا أسيرا إلا فرجته ولا مجاهدا في سبيلك إلا نصرت آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمكم